بەڵام کاتتان شاد بەخێر بێنەوە بۆ کورد کۆنەکشنی ئەمڕۆمان کە دەتوانن لە کەناڵی NRT شەوە بینێری بن لێرە لە واشنگتن کاتژمێر 8 بەیانیە من هێرە زەنگەنە لەگەڵ هاوکارم دەخیلی شەمۆ لەگەڵتاندا دەبین. سڵاوین گەرم di bernameya îroda berdewamiya xwepîşandanan li nav û li derveyê Îranê li dijî rejima Komariya Îslamî û herwesa serokê Emerîkî gefa cizayên pêtir li ser rayadarên Îranê dide. Rêberiya Serok Biden dîsan sozên alîkariya wan herêman dide ketine ber baw barovên çend rojên borî. گرژی و ئاڵۆزیە سیاسەکانی عێراقیش یەکێکە لە بابەتەکانی تری بەرنامەکەمان. خۆپیشاندانین ئیرانê lê dijî kuştina Jîna Emînî îran rastî çend alûziyan kiriye mîna bilindbûna bihayan, bilindbûna rêjeya bêkariyê û herwesa astengên civakî û tepasserkirinên siyasî jî. Li Tehranê li bajarên serekên Îranê û deverên dûrî bajaran jî xwepîşandan berdewam bûn li demê ku karbidestan asteng li pêş bidestxistina internêtê danîne û platformên mîdya civakî jî girtine. Digel destpêkirina sala xwendinê xwendikarên zankoyan li seranserî welatî digehne hev û vîdyoyên ku li ser mîdya civakî tên hevparkirin nîşan didin ku ew dirûjman li dijî hikûmetê bilind dikin û bikarînana hêzê û zorê li dijî xwepîşanderan şermezar dikin. Li zankoyên bajarên sereka weka Esfahan, Meşhed û Kermanşan nerazîbûnên xwendekaran dûbare dibin û xanim jî agirî berden hîcab û dersokên serê xwe. گروپەکانی مافەکانی مرۆڤ دەڵێن بەهۆی خۆپیشاندانەکانی کە پاش مەرگی ژینە ئەمینی سەرانسەری ئێرانی گرتەوە بەلانی کەم 130 کەس گیانیان لەدەستداوە. ئەمەش لە کاتێکدایە کە بەدەستهێنانی زانیاریەکان لەناو ئێرانەوە زۆر زەحمەتە بەهۆی نەبوونی ئەنتەرنێت و بڵۆککردنی تۆڕە پەیوەندیەکانی وەکو وەتساپ و ئینستاگرام و ئەوانی تر. ڕێکخراوی لێخۆشبوونی جیهانی بنکە لە بەریتانیا پشتڕاستی کردەوە مەرگی 53 کەسی پشتڕاست کردوتەوە و ئاژانسی فارسی نیمچەفەرمی ئێرانیش ژمارەی کوژراوەکانی بە نزیکەی 60 کەس ڕاگەیاند. تەلەڤیزیۆنی دەوڵەتی دەڵێت بەرپرسی پۆلیسی دژە ئاژاوە لە مەریوان ڕۆژی یەکشەمە بەهۆی برینەکانی گیانی لەدەستداوە پاش ئەوەی بە وتەی خۆیان لە ئاژاوەکاندا تەقەی لێکراوە. ئەمەش 12هەمین کەسە کە ڕابگەێنرێت لە ناو هێزە ئاسایشەکاندا کوژرابێت لەو کاتەوەی خۆپیشاندانەکان لە 16 مانگینەوە دەستیان پێکردووە. ڕێکخراوی مافەکانی مرۆڤی ئێران لە زاری سەرچاوە خۆجێیەکانەوە دەڵێت لە پێکدادانی ڕۆژی هەینی پارێزگای سیستان و بەلوچستانی سەر سنووری ئەفغانستان و پاکستاندا بەلایەنی کەم 41 کەس کوژراون. گروپی مافخوازان ڕایگەیاندووە ئەو ناڕەزایەتیانە بەهۆی ئەو تۆمەتانەوە سەری هەڵداوە کە بەرپرسێکی پۆلیسی ناوچەکە دەستدرێژی سێکسی کردوتە سەر کچێکی گەنجی کەمینە سونە بەلوچەکان. تارانیش دەڵێت 5 ئەندامی سوپای پاسداران لە نائارامیەکانی ڕۆژی هەینی زاهیداندا کوژراون. پشتی 2 هەفتین بێدەنگیە دوشەمبێ ڕێبەری ئۆلیە ئیرانی ئایەتۆڵە عەلی خامنئی بەرسەڤا مەزنترین نەڕازیبوونین سەرانسەری ئیرانێدا خامنئی خۆپیشاندان شەرمەزارکردن و ئەو وەکا خراپکاری بنافکردن و ئەمریکا و ئیسرائیل جی بە پیلانکردنا وانە خەتەبارکردن. ڕێبەری ئۆلیە ئیرانێ گوت ئەو غەمگین بوو بمرنە مەحسایان ژینە ئەمینی دەگرتیگەهەکە پۆلیسین ئەخلاقین ئیرانێدا لێوی بتوندی نەڕازیبوونین پشتی مرناوێ شەرمەزار کردن و گوت ئەو پیلانەکە بیانیە ji بۆ تێکدانە ئەولەهیە ئیرانێ. خامنئی گوت خۆپیشاندانن و خۆپیشاندان پۆلیسان dikin ئارمانج و دیسان و ئەو مزگەفتان دشەوتینن وی ئەو شەرمەزارکردن و گوتجی و ئەو کارێ خۆپیشاندانان بسۆتنە حیجابین خانمان شەرمەزاریە. ئەڤە نا تۆلەیە ئەڤە ژی پیلانەکە بیانیە لە گۆر گوتنا خامنئی و یەکەم تیبینیاوی بوو پشتی دەرکەتناوان خۆپیشاندانان.
ڕۆژی دووشەمە وتەبێژی کۆشکی سپی کارین جێن پێر ڕایگەیاند کۆشکی سپی سەرکۆنەی سەرکوتکردنی خۆپیشاندانە ئاشتیەکانی ئێران دەکات لەلایەن هێزەکانی ئاسایشی ئەو وڵاتەوە. جێن پێر بە ڕۆژنامەنووسانی وت ئێمە نیگەرانین سەبارەت بە هەوڵەکانی دەستگیرکردنی بە کۆمەڵ و توندیتیژی دژی خۆپیشاندانە ئاشتیانەکەی خوێندکارانی زانکۆ لەلایەن کاربەدەستانی ئاسایشەوە. وتەبێژەکەی کۆشکی سپی وتی خوێندکارانی زانکۆ لە ئێران مافی خۆیانە تووڕەن لە مەرگی ئەمینی و سەرکوتکاریەکان لەو جۆرە ڕەفتارانن کە گەنجانی ئێران ناچار دەکەن وڵاتەکە جێبهێڵن و هەوڵی دۆزینەوەی شکۆ و دەرفەت بدەن لە شوێنێکی دیکە. جێن پێر هیچ ئاماژەیەکی نەدا لەسەر ئەوەی ئایا سەرکوتکاریەکانی ئێران دژی خۆپیشاندەران کاریگەری لەسەر هەوڵەکان دەبێت بۆ دووبارە زیندووکردنەوەی ڕێککەوتنە ناوکیەکەی ساڵی 2015 یان نا. سەرۆکی ئەمریکی جۆ بایدن گوت vê heftiyê Amerîka dê cizayên pêtir li ser wan tawanbaran deyne ku zor û tundiyê li dijî xwepîşanderên aştiyane li Îranê bikardînin. Serok Biden got jî em dê berdewam piştevaniyê li mafên Îraniyan ji bo nerazîbûnên aştiyane bikin. Wî got jî Amerîka piştgiriyê dide jinên Îranê û tevaya welatiyên wê jî ku wek hevî yê dixwazin yan jî ku xebatê dikin ji bo wek heviyê ku mafekî cîhanî ye. Serok Biden got ew xemgîn e li hember raportên tepeserkirina xwepîşandanên aştiyaneyên xwendkaran û jinan ku daxwaza mafên wek heviyê û kerameta mirovan dikin. Amerîka alîkariyê digehîne alîkariya gihandina internetê û platformên mîdya civakî ji Îraniyan ra بەردەست دکا و حکومەتی ئەو داخستنە. ئێران ئەمریکا بە دووڕوویی لەسەر مافەکانی مرۆڤ تۆمەتبار دەکات پاش ئەوەی سەرۆک جۆ بایدن گوتی سزای دیکە دەسەپێنێت بەسەر ئەو بەرپرسانەی ئێراندا کە بەرپرسن لە توندوتیژەکان دژی خۆپیشاندانەکانی کە بەهۆی ناڕەزایەتیەکان لە مەرگی ژینە ئەمینی هاتوونەتە ئاراوە. لەو کاتەوەی ئەو کچە کوردە تەمەەن 22 ساڵانە پاش دەستگیرکردنی لەلایەن گەشتی ئیرشادەوە گیانی لەدەستداوە شەپۆلێکی خۆپیشاندان سەرانسەری ئێرانی هەژاندووە. توندوتیژەکانی شەقام بوونەتە هۆی کوژرانی دەیان کەس کە زۆربەیان خۆپیشاندەرن بەڵام بەپێی تەلەڤیزیۆنی دەوڵەتی ئێران ئەندامانی هێزەکانی ئاسایشیش لە نێوکوژراوەکاندان هاوکات سەدان کەسیش دەستگیر کراون. گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ناسر کەنعانی لە تێبینیەکی ئینستاگرامدا نووسیوێتی باشتر بوو بۆ بەڕێز بایدن هەندێک زیاتر بیر لە تۆماری مافەکانی مرۆڤی وڵاتی خۆی بکاتەوە بەر لەوەی ئاماژە بە مرۆڤایەتی بکات هەرچەندە دووڕوویی ئەو جۆرە بیرکردنەوەی ناوێت. کەنعانی وەڵامی بەیاننامەیەکی دایەوە کە ئێوارەی ڕۆژی دووشەمە کۆشکی سپی بڵاوی کردەوە کە تیایدا بایدن ڕاگەیاندبوو لە کۆتایی ئەم هەفتەیەدا سزای زیاتری دیاری نەکراو بەسەر ئێراندا دەسەپێنێت. لە ئەمەش جگە لە سزاکانی کە بەهۆی چالاکیە ناوکیەکانی بەسەریدا سەپێنراوە. بایدن گوتی ئەمریکا پشتیوانی لە ژنانی ئێران و هەموو هاوڵاتیانی ئێران دەکات کە بە ئازایەتیان بوون بە هاندەری جیهان. ڤیدیۆین خۆپێشاندان و نەڕازیبوونان لە چەند باژارên ناف ئیرانê gihana Kurd Connection û em ê niha wana bi wera hevpar bikin. بچه‌های دانشگاه فردوسی وکیل‌آباد و وسیم حلالتون. اینجا صفحه 12 مهر 1400
ئەوانش چەند دیمەنێکی خۆپشاندانەکانی ناو ئێران بوون. ئێستاش دەچینە لای فەرهاد فەلاحی بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو خۆپشاندانانە و کاردانەوەکان لەسەر خۆپشاندانەکان. فەرهادم کاتت باش، زانیاری نوێ چی هەیە لە ناو ئێرانەوە؟ هێرۆ ئەم کاتتان باش، هەروە کە ئاگاداری هێرۆ دوێنێ دوا بە دوای وتارەکەی علی خەمنەی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران لە ڕێوڕسمی دەرچوانی زانکۆی لەشکری ئەو وڵاتە کاردانەوەکان بە هەر دێو لە زیادبووندایە، هەروەکە ئاماژتان پێکرد لە بەشی هەواڵەکانە لێرە لە واشنگتن کاردانەوە هەبووە لەلایەن سەرۆک بایدن، هەروەها وتەبێژی کۆشکی سپی ئەتوانم ئاماژە بە لایەنەکانی تریش بکەم لێرە لە واشنگتن دوێنێ شەو بە کاتی واشنگتن دەبرا لەپستاد نوێنەری تایبەتی ئەمریکا بۆ چاودێری و بەرەنگاربوونەوەی هێرش یا توندوتیژی بەرامبەر جووەکان لە تویتێکدا ئاماژەی بەوە کرد کە بۆ جیهان و بۆ خەڵکی ئێران ڕوون و ئاشکرایە کە سیاسەتی دژبەژنی کۆماری ئیسلامی ئێران هۆی ڕاستەقینەی ئەو خۆپێشاندانانن کە ئێستا لە ئێراندا بەڕێوەن ئەویش بە ئاماژدان بەوەی کە دوێنێ ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران علی خەمنەی ئاماژەی بەوە کردبوو کە ئەم خۆپێشاندانانە پیلان و پیلانگێڕی ئەمریکا و ئیسرائیلن لەو وڵاتەدا لەلایەکی تریشەوە. برد شەرمەن ئەندامی پارتی دموکرات لە ئەنجمەنی نوێنەرانی ئەمریکا هەردوێنێ شەو لە تویتێکدا ئاماژەی بەوە کرد وێڕای سەرکۆنەکردنی و ئیدانەکردنی قسەکانی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران ئاماژەی بەوە کرد کە ئایەتوڵڵا خامنەیی بە هەڵە و هەوڵیدا ئەمریکا و ئیسرائیل تۆمەتبار بکات لەمەڕ ئەو خۆپێشاندانانەی کە ئێستا لە ئێران و لە سەرانسەری جیهان بەڕێوەن. ئەتوانم ئاماژە بەوە بکەم هێرۆش کە کاردانەوەکانە تا دێن زیاتر ئەبن دوێنێ ئەوەی کە زۆر سەرنجڕاکێش بۆ ئەو کاردانەوانە بوون کە وتارەکەی علی خامنەی دوای ئەوەی کە لە تویتری فەرمی خۆیشی تویتەکانی بڵاو بووەوە تویت کرا لەسەر وتارەکەی کە دیسان ئەمریکا و ئیسرائیلی تۆمەتبار کرد و هەروە هێرشی کردە سەر خۆپێشاندەران و پاڵپشتی خۆی دووبارە کردەوە بۆ هێز ئەمنیەکان لە تویتر هێرشی بەربڵاو کرایە سەر تویتەکەی خامنەی. بەشێک لەو تویتانە ئاماژەیان بەوە ئاکرد کە لەکوێ ئەو ئینترنتە بەکار ئەهێنیت کە ئێستا خەڵک لە ناوخۆی ئێرانەوە دەستیان بە ئینترنت ڕناگا و ئینترنتیان بۆ سنووردارە کردەوە وەکو گاڵتەیەک بۆ ئەوەی کە ئەو ڕێگە نادا خەڵکەکەی دەستیان بە ئینترنت ڕابگات، بەڵام خۆی لە ڕێگەی ئەو تویترەی کە لە ئێران فیلترە تویت بۆ جیانیان بڵاوەکاتەوە. هەروە توانم ئاماژە بەوە بکەم لە دوای ئەوەی کە وتارەکەی پێشکەش کرد علی خامنەی دروشمەکان لە ئێران گۆڕان، دروشمەکان ڕاستە و ڕاست ئاراستەی خۆی کرانەوە دیسانەوە و ئاماژیان بەوە کرد کە دوژمن لە دەرەوە نییە لە کاتێکا دوژمنی ئێمە لە نێو ئێرانە مەبەستیان ڕاستەوخۆ ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران علی خامنەی بوو. هێرو ئەوەی کە زۆر سەرنجڕاکێش بووە و لە دوێنێ و لە پێرەوە دەستی پێکردووە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە دەنگدانەوەی زۆری هەبووە بەشداربوونی خوێندکارانی ئامادەیەکانە لە ئێران لە خۆپێشاندانەکانە بە تایبەتی کچەکان کە سەرپۆشەکانیان لادەن و دروشم ئەڵێنەوە ژن ژیان ئازادی یەکێک لە دروشمەکانیان بووە، مەرگ بەر دیکتاتۆر دروشمی سەرەکیان بووە. ئەمەش زۆر سەرنجڕاکێش بووە ئەو منداڵانەی کە هێشتا نەگەیشتون بە تەمەنی یاسایی، بەڵام بەو بارودۆخەی کە ئێستا تیادا دەژین پۆلەکانی مەکتەبەکانیان چۆڵ کردووە لەسەر شەقامەکان لە خۆپێشانداندان. هێرۆ بەڵێ فەرهاد دەزانین هەندێک لە دروشمەکانیش گوێمان لێ بێر ئاماژەت بۆ کرد کە ئاراستەی خامنەی یەکرێ لە زۆربەی دروشمەکاندا با بڵێن داوای مەرگ بۆ خامنەی دەکرێت، دەڵێن مەرگ بۆ خامنەی ئەمەش لە ناو ئێراندا. و هەروەها فەرهاد دەزانین کە ئەنتەرنێت پچراوە، ینی خەڵکی زۆر بە زەحمەت دەتوانن دەستیان بە جیهانی دەرەوە ڕابگا و زانیارەکان بنێرن، بەڵام سەرباری ئەمەش ینی ئاماژەیەک هەیە تەواو کە ڕێژەی کوژراوەکان چەندێکە لەو خۆپشاندانانەدا؟ هێرۆ هەتا ئێستا هیچ ئامارێکی فەرمی بە تەواوەتی لە بەردەستدا نییە. هەروواکە ئاماژتان پێکرد لە هەواڵەکانە بە گوێرەی ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ هەتا ئێستا 130 کەس لەو خۆپێشاندانانە کوژراون، بە هەزاران کەس دەست بەسەر و بێسەر و شوێن کراون. بە گوێرەی میدیا فەرمەکانی کۆماری ئیسلامی ئێران هەتا ئێستا 41 کەس کوژراون، بەڵام ئەمە لە کەس شاراوە نییە کە تەنیا لە پارێزگای سیستان و بەلوچستان لە ڕۆژی هەینی ڕابردووە
تەنیا لە یەک ڕۆژە 47 کەس بە تەقەی ڕاستەوخۆی هێزەمنیەکانی کۆماری ئیسلامی ئێران کوژران هێرۆ لە هەرێمە کوردیەکان ئەتوانم ئاماژە بەوە بکەم کە هەتا ئێستا بە گوێرەی ئەو ئامارانەی کە لە بەردەستمان 18 کەس بە تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی ئێران کوژراون هێرۆ ئەمەوێ ئاماژە بەم خاڵیش بکەم زۆر گرنگە ئەوەی کە راپۆرت هەن لە ناوخۆی وڵاتەوە بەدەستمان دەگات ئەو کوژراوانە تەرمەکانیان ڕادستی بنەماڵەکانیان ناکرێتەوە. بە شاراوەیی بە شەو ئەو تەرمانە دەنێژرێن تەنانەت بنەماڵەکانی چەند ئاگاداری نین ڕێگە نادرێت بە بنەماڵەکان کە سەردانی پزیشکی وەکۆڵێدات بکەن بۆ ئەوەی کە بتوانن هۆکاری مردنی مناڵەکانیان و کەسوکارەکانیان بزانن کە بۆ چەند ڕۆژ بێسەر و شوێن کران و دوای ئەوە لە ناکاو تەلەفۆنێک یا هەواڵێکیان بۆ دێت کە مناڵەکەتان تەرمەکەی لە فلانە شوێن نێژراوە هێرۆ ئەمانە بە داکیومنت کراون و ڕۆژانە راپۆرت هەیە لە سەرم بابەتانە هێرۆ. سپاس فەرهاد. سپاس بۆ ئێوەش. تێبینیان ڕێبەرێ ئۆلیە ئیرانی ئاتۆڵە عەلی خامنئی لەسەر خۆپیشاندانان دەماگوتی و ئەو خراپکارینە ئەوی ئیسرائیل و ئەمریکا خەتابارکردن و پیلاندانانە وان خۆپیشاندانان بەردەوام دەبات هەلبەت دگەل هەفدەمی بەردەوامیە وانە دووکەونەت هەفتیا سێمدا تەڤیک و هەوڵین حکوومەتیژی بۆ ڕاوەستاندنە وان خۆپیشاندانان لێ پرسیار ئەوە ئایا بەرسەڤ هێزین ئەو لە کاریە ئیرانیش بۆ ڕاوەستاندنە نەڕازیبوونان دێتونتر بە پشتی وانتی بینین ڕێبەری ئۆریە ئیرانی ئاتۆڵە عەلی خامنئیش بۆ بەرسەڤ چەند پرسیاران کورد کۆنێکشن میوانداریە دکتۆر سیڤان سعید پرۆفسۆری ئالیکار لە زانکۆیە شانشی لێ چینێ دەکات دکتۆر سیڤان تایبەتمەندێ پرسێن ڕۆژهەڵاتە ناوینە نەها ئەو لە باژارە ئەگزترایە بریتانیا بەمەڕەیە دکتۆر سیڤان گەلک سوپاس بۆ بەشداریاتە پشتی دەمەک درێژ کورد کۆنەکشندا پرسیارایەکی ئەوە گەلۆ چتی چاوەڕێکردن و بەرسەڤ هێزین ئەو لە کاریە لە دژی خۆپیشاندانان لە ئیرانێ تونتر لێ وەرە پشتی تێبینیان خامنەی؟ بەڵێ سلااو ڕێز سپاس بۆ بینەرێن هێژاوش بۆ خەباتکاریان دەنگی ئەمریکا و سەری ڕێزبوو نەڤاژز بۆ وان شەهیدێن و چەند ڕۆژێ بووری لە ئێران و تایبەت لە کوردستان و شەهید ژینا ئەمینی تاوێنم ئەس خوازم بێژم و ئەو توندوتیژی نەزووە و نەدرەنگەژی هەر زەمان وەکی خوا هەر زەمان هاتیە لێ نەها بە واستەی ئینتەرنێت و وان شتێن و ئەم کاربوون ببینن زێرەتر وان توندوتیژیە دەوڵەت دەبینن لێ بتایبەت و گاوە خامنەئی سەرۆکی وڵات یا بێژم ڕێبەرێ ڕۆحیە وڵات لەسەر وێ مژارێت دێتە دەنگ و پەیوێ یعنی ئیدی ئەو خەنجەر گەشتیە ئەستی یعنی ئیدی دەوڵەت شارێوی نەمایە لازمە ئەو ئاستا توندوتیژیە خۆ بەژۆر ئەمە یەک ژبەرک و ئەو طبیعەت و سروشتی بێ خۆپیشاندان و وێ پرۆتێستێن و نەها لە ئێران ئەم دەبینن جودایە ژوێن چەند ساڵێن بۆری ئەمە نەهانە یەکەم جارە لێوێ جارێ ئەو سنوورێن ناوچە و عێرق و ئەتنیک و وانشتا هەموو پێپەڕاندیە نەها ئەمێ دکارن ببینن کە سەراسەری ئێران و هەموو چینێن جودا جودایە نەتەنێ خۆندەکار نەتەنێ ژن نەتەنێ خەڵکێن میدڵ کلاس هەموو خەڵک تێکەڵ بوویە دەوڵەتە ئیسلامی نکارێ کۆنسنتریت فۆکسێ خۆ بخاسەر جەیەکی و لەوەر ئەو خۆپیشاندان و شۆڕژ ئەسکارم بێژم بخافینێ ئەوە تشتێکی پڕ گرنگ و جودایە کە ئەم نها دەبینن ژبەر بەیەکی خامنەئی ئیدی چارەوی نەما دەستێوی نەما دۆ گاواک و ڕوومەر هەبوو کە ئەو مربێژی کە ئەو نەخۆش بێژی نزانم چی لێ هات سەر ئەکران و بخوا گۆک و ئەوە دەستی ئیسرائیل و ئەمریکایە و لازمە بێ قوتکردن ڕاستی ئەوە یعنی ئیدی ئەوە داویە قەوە تا کۆماری ئیسلامیە و دکتۆر سیڤان ببرە دیارە دەنگم ناگاتە تا ئاسیڤدارم دەنگم گاتە تا یعنی نەبتنیت مەژتە بیستە ئیرۆک و جوداهی ئاوان خۆپیشاندنان دەگەل لێنبەرینە هەیە لێ هیڤیا گوهارتنی هەیە ژڤانە یان نە یەکی پڕ مەزن و جودا هەیە بێجارێش بۆ گوهارتن بەلێ گوهارتن زێدە نێزیکە لێ یەک تش پڕ گرنگێک و ئانەها ئەو شۆڕش هەم بوێ خۆی تەبیعەتە خۆی و نەها هەموو لەسەری یەک ئالی توژی ئازادیە و ئازادیژی بدەستێ ژنە و ژیانە ئەو سلۆگان بووە سلۆگانە هەرێ مەزن و نەها تێپەر دەبێش بۆ مەرگ دیکتاتۆرژی ینی بلا بمرێ دیکتاتۆر ئەو سلۆگان و ئەو خەیال و خەڵک هەموو تینووی ئازادیە
ئەگەر وهات وساتێک نەچێ نەبێ تشتێکی ئیتنیکی و عێرقی و ئۆلی و مەذهبی و هێویدارم نەبە ئەو ئیدی دەوڵەتە ئیسلامی نکارێ ئیدی ئەوانە بستەکرینێ ئەس باوەڕم چەند هەفتەیەدا ئەم گواردنێکی پڕ جددی و جەوهری دەبێنن ژبەرک و وێ جارێ توارە مۆسێ بێژم دەستی کۆماری ئیسلامی دلەرزە نکارێ وەکی جاران سەرکوبێ خۆ بکە ئەم دکارن ئابێژن کو ئینتەرنێت خود بووە یان شتێک لێ ئەو قاس بەربڵاوە نکارێ بە تەمامی سەرکوت بکە ئەمێ ئەس باوەڕم دێدی گۆڕانکاریە جددی و جەوهری چێت بە هەلبەت من مەژگەلەکە بیستە کوێ جارێ جودایە ji بەرک و دەسەڵاتدان ڕایەدارین ئیرانی ترسن ji xelkê li şûnak û berê xelk ji wana ditirsiyan. Diktor Sîvan min dixwast ez behsê Amerîka û alîkariyên Amerîka bikim ji bo Îran em dizanin ew internetê berdest dike û badin jî soz dane ku ew li heftiya bê wê cizayên pêtir li ser rayedarên çendsaziyên Îranê deyne bi taybet jî polîsên exlaqî. Yanî Amerîka pitir dikare çi bike? Rastî ne tenê Amerîka belku hemû hêzên gelجی نتنه دولت نها لپشتی وش شورشینا نها تو دبینی توییتی مهسا امینی یا ژینا امینی توی 200 میلیون هاشتاگ مثلا توییت و فیسبوک و یعنی اوا وی جاری جدایا امریکا جی ناچار دبه دولت امریکا جی ناچار دبه کو دست خوب دا او ریولوشن ایدی اگر نها ایرو به اینترنت دکاره بکا کاری اینترنت کی مثلا تمپرری چه بکا جبوانا یانجی دستک یدن بدا لی مخابن شکی پر گرینگ و ام لازمه دیسا بین زمان اوکو آمادگی اپوزیسیون ایرانی لدربه ولات فدام سال ج راستینه دولت خلکن تینوی آزادی لهندور ولات فد سال ج پاشا یعنی هم پارتیان دکتور دقیق زمدمه معايا مدخواست اجتا برسم کولادانا وان ریگرین کمارا اسلامی دادنی پیش آزادین تاکه کسی لی ایرانی بتایبتی جی حجاب جنان بواتا دست پیکرنا یعنی نمانا بواتا دست پیکرنا نمانا حکم ملایا و عمامه یعنی وقتی گوتن ایرانی از باور جبرت و ایدئولوژیکی اسلامیه و مسئله حجاب جبوانا مسئله کی فرض حرام و حلاله اگر دولت ایران جوه پرنسیپ اسلامی خو اگر بنه بناوه اسلامی پاشگز ببه و دیسا حجاب نبه تشتکی قصری وکینه های نبه بزور یعنی راستی اوه یک گرزی مزنج پرنسیپ وجود دولت اسلامی اوه دبه چکشا عول و یعنی لویل ناسکنه از باورم اوه تشتکی پر جوهریه اگر دولت ایرو بشکه جوی کو دولت بدار زوره حجاب نها فرض کلیش با 43 سال ایدی نمینه ئەوە نابێ ئیدی ئەوە دەسەکنێ و تەمام دەبە بەڵکی ئەوە دەبێت سەرەتایەکی باشتر ji بۆ کەتنە ئەو دەوڵەت و ئەو پرەنسیپێن و دەوڵەت ئازادیژی خەڵکی حرام کردیان. بله. دکتر سیڤان سعید مامۆستای ئالیکار یان پرۆفسۆری ئالیکار لێ زانکۆیا شانشی لێ چینی نەها لە بریتانیا ڕاستەخۆ بە مەڕابوو گەلکی سوپاس. ڕۆژ باش. لە ویلاتە ڤەرجینیا ژی نێزیک واشنتن بەهیە پێشمەرگەیەکی حەزبی دیموکراتی کوردستانی ئیران کو دێریشە ئیرانێدا لەسەر بنگەهین پارتیێ دە هەرێما کوردستانە عێراقێدا گیانی خۆش دەستدا بوو هاتکردن یەحیا بەرزنجی لور بوو ئەو ئەف راپۆرت گەهاندیە. وێنەی ئەو کوژراوانەی حزبە کوردیەکان کە بەهۆی بۆردومانی ئێرانەوە بوونە قوربانی لە هەموو جێیەکن. لە واشنگتن کوردی هەموو پارچەکان لە پرسەدا بوون وە خۆیان دەڵێن نەک تەنها بۆ ئەوان بۆ هەر قوربانیەک لە شەقامەکانی ئێران دەکەوێتەوە کە لایەن دەسەڵاتێکەوە وشە بە گول لە وەڵامەداتەوە. وێڕای ئەوەش هێشتا ناڕزایەتەکانی گەلانی ئێران بەردەوامە لە نێو قوربانیەکانی بۆردومانی بنکەوبارەگاکانی حزبە کوردیەکانی ئێران لە هەرێمی کوردستان کوردی ئەمریکیش لە نێو قوربانیەکاندا بوون. عومەر مەحموودزادە کە ناسراوە بە چیچۆ برای ئەو پێشمەرگەیە پێی وایە ئێستا خوێنە ڕژاوەکانی گەلانی ئێران تێکەڵ بە یەکتریە. ئەو جارێ ئینشاڵڵا پیرۆزی و ئازادی پێوە ئینشاڵڵا ئەو دەفەی سەر نەبوو دەبێ و ڕۆژینە و بە ئیدێکدا ڕۆژی دەگەڕێنەوە سەر ئەو گۆڕی ئەو شەیدانەمان دەستە بڵێکیان بودانین و بڵین
ئاواتەکە بە ئاواتە کاتان گەیشتن بە ئامانجە کاتان گەیشتن ئاو دەتوانین خوێنی پاکی ئەو شەهیدانانە قەدر بدەین. لە نێو ئەم پرسە جێران و کۆڕیادی ئەم پۆلە خەباتکارانە کیژێکی لاو کە باوکی لەدەست داوە هێشتا لەوە ناگات. باوکێک ئەمریکا جێ دێڵێ و ڕوو لە نیشتیمانێکی داگیرکراوە کات. هەست بە ناخۆشیەکی زۆر دەکەم، زۆریش خەمبارم. هەستی جۆرا و جۆرم هەبوو کە بیستم باوکم چی بەسەر هاتووە. بەهۆی ڕژیمی ئێرانەوە کوژراوە. بەو هیوایم کە دەرەنجامێکی باشی هەبێ. ئەزانم باوکم لە پێناو ئەوەدا گیانی بەخت کردووە. لەم پرسەیەدا هەر کورد بەشدار نین و ماتەمژێر نین. وەک خۆپیشاندانەکان لێرەش کۆسپ و ماتەمینیەکان هی هەمووانە. گرنگی خۆپەشاندانەکانی ئەو کەڕەتە دەوەیدایە کە لە یەک منتەقەیانەیەک ناوچە قەتیز نەمایەوە. هەردووا بەدوای گیانستانی ژینا هەروەکی جمان کوردستان یەک پارچە دەستاندانا دەستی یەک بەرهەلەی وە بە دژی ڕژیمی دیکتاتۆری کوماری ئیسلامی هاتنە شەقام شارەکانی تری ئێران وەکو بەلوچستان وەکو تاران ئاهواز و هەموو میلەتەکان جوابی داوای وەڵامی حزبەکانی کوردستان و گەلی کوردیان دایەوە. ئەو کارتێکیان بە یەکەوە دەست ناو دەست یەک دژی ڕژیمی گەلی هاتنە مەیدان و خۆپێشاندان دەست پێ کرد. مسلمەن ئەو کەڕەتەی ئێمە دڵنیاین کە نەتیجەی باشتری دەبێت. لە ئێران خەڵکێکی سیڤیل چەکی دەستی ئەو دروشم و هوتافانەیە دەیڵێنەوە لە بەرامبەردا دەسەڵاتێکی سەرکوت کرد وشە بە فیشەکی زیندوو وەڵامەداتەوە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. مستەفا کازمی سەرۆگۆزیرانی عێراق و مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە شاری هەولێر کۆبوونەوە و داوای گفتوگۆیەکی نیشتیمانیان کرد بۆ چارەسەرکردنی بنبەستی سیاسی ئێستای وڵاتە. بەپێی هەوڵەکان کازمی و بارزانی تاوتوێی بارودۆخی سیاسیان بەگشتی لە وڵاتەکەدا کردووە و تیشکیان خستۆتە سەر گرنگی دیالۆگێکی نیشتیمانی نێوان هێزە سیاسەکاندا. هەردوو سەرکردە باسییان لە هەماهەنگەکانی نێوان حکوومەتی ناوەندی بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستان کردووە بە تایبەتی لە هەوڵەکانیان بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆریزم. کۆبوونەوەکەی کازمی و بارزانی لە کاتێکدایە کە لە چەند ساڵی ڕابردوودا کۆماری ئیسلامی ئێران و کۆماری تورکیا بە بەردەوامی بە بیان و هێرشکردنە سەر بنکەی لایەنە نێارەکانیان سنووری ئاسمانی و زەمینی هەرێمی کوردستانی عێراقیان پێشێل کردووە. لە نوێترین ڕووداویشدا کۆماری ئیسلامی ئێران بنکە و بارەگاکانی لایەنە سیاسی کوردەکانی ئێرانی لە هەرێمی کوردستان بردومان کرد کە دەیان کەسیشی تیادا کوژران. لەوەتای ئەم قەیرانە قوڵ و ئاڵۆزە سیاسیانەی عێراق لە دوای هەڵبژاردنەکانی مانگی دی ساڵی ڕابردووە دەستی پێکردووە بەردەوام لە هەموو بۆنەیەکدا. سیاسەتمەدارانی ئەو وڵاتە داوای کۆبوونەوە و دیالۆگی نیشتیمانی و تەبایی و وەلاوەنانی کێشەکان دەکەن لە پێناو وەک دەڵێن بەرژەوەندی گشتی عێراقدا. بەڵام ئەوەی جێی سەرنجە ئەم هەوڵانە هەرتەنها لە خانی داواکاریدا ماونەتەوە و هیچ هەنگاوێکی کۆنکرێتی بەدوادا نەهاتووە. کاوە محەممەد ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنەکشنە. کاکاوە سپاس بۆ ئامادەبوونت و لە پێنجەمین ساڵیادی کۆچی دوایی مامجەلالیشدا کە ڕۆژی دووشەمە بوو زۆرێک لە سیاسەتمەدارانی عێراقی جەختیان لەو دروشم و دەستەواژانە کردەوە وەک دەیانگوت عێراق پێویستێتی تا کێشەکان چارەسەر بکرێن. ئەم داواکاریانە شتێکی نوێ نین بەڵام ئەوەی جێی سەرنجە هیچ لایەنێک لە بەردانواندن ناکات بۆ چارەسەرکردنی قەیرانەکان. بۆچی؟ زۆر سپاس هێرۆخان سڵاو بۆ ئێوە و بۆ جێگران و بینەرانی دنجی ئەمریکا. لە ڕاستیدا هەموو لایەنە سیاسەکان باس لەوە دەکەن کە دەیانەوێت کێشەکانی عێراق چارەسەر بکرێت
و باز لە بەرژەوەندی گشتی دەکەن بەڵام بەداخەوە ئەوەی لە ئارادایە هیچ هێزێکی سیاسی بەرژەوەندی گشتی لە بەرچاو نەگرتووە و ناگرێت تەنها بەرژەوەندی حزبی بەرژەوەندی تائیفە بەرژەوەندی ئەو گروپ و پێکهاتەیە کە خۆی ئینتیمای بۆ دەکات ئەمانە زاڵترن لەوەی کە بەرژەوەندی گشتی و نیشتیمانی بوونی هەبێ هەر لەبەرەوەشە تا ئێستا دۆخەکە وەکو خۆی ماوەتەوە نەک هەر وەکو خۆی دەفاین بڵێن گرشتر بووە و گەیشتۆتە بنبەست لەوەی کە بتوانرێت ڕێککەوتن بکرێت لە نێوان لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی کە پەرلەمان بە کارەکانی خۆی هەڵسێەوە بەپێی دەستور سەر و کۆمار هەڵبژێردرێ و حکوومەتی تازە پێک بهێنرێت کە وا نزیک دەبینەوە لە ساڵێک کە هەڵبژاردننی پێشوەخت لە دەی ساڵی ڕابردوودا ئەنجام درا. ئەو کۆبوونەوەی کە دوێنێ بە بۆنەی ساڵیادی کۆچی دوایی مامزەلال لە هەولێر ڕێکخرابوو لە ڕاستیدا ئەمە بێگومان کۆبوونەوە لە یەکتر نزیک بوونەوەی لایەنەکان گرنگە بەڵام ئەمانە زیاتر لە سوارچەوەی نمایشدا دەردەکەون نەک لەوەی کە بتوانرێت چارەسەرێکی بنەڕەتی بدۆزرێتەوە بۆ لەبەر یەکێک لە بابلێن لایەنە سەرچەکانی چێژەکانی عێراق ئەوەی کە ئێستا بۆتە هۆی ئەوەی کە حکوومەتی تازە پێک نهێنرێ لایەنی سەدریە نەشیعەکان بە باڵێن هەردوو بەرەی شیعە هەم چوارچێوەی هەماهەنگی هەم سەدرەکان تا ئێستا لە نێوان خۆیاندا نەگەیشتونەتە ڕێککەوتن و تا ئێستا سەدر بە تەواوی دەرگاکانی گفتوگۆی داخستووە و کارتی هەرە بەهێزی پێی وە شەقامە و خۆتان ئەگادارن کە پێشتر چۆن شەقامی وروژاند و ڕێگەی لەوە گرت کە چوارچێوەی هەماهەنگی حکوومەتی تازە بە سەرۆکایەتی با بڵێن کاندیدی خۆیان کە محەممەد شیع سوودانیە پێک بهێنن لەبەرەوە ئێستا هەندێ ژێربەژێر هەندێ هەوڵ هەیە بۆ ئەوەی کە چوارچێوەی هەماهەنگی یان لە سێلایەنەکەی سوننە و شیعە و کورد وەفد بنێرن بۆ حەنانە بۆ ئەوەی لەگەڵ بەڵام سەدر تا ئێستا وەڵامی نەداونەتەوە بۆی پێشوازیان لێ بکات. بەڵێ کاکا مستەفا کازمی سەرگۆزیری کاربڕێکەری عێراق ئاگاهی دەدات بە لایەنە سیاسیەکانی وڵاتەکە ئەگەر بێت و دیالۆگی نیشتیمانی ڕەت بکەنەوە ئەوە ئەو تەنها ڕێگەی بۆ دەرچوون لە قەیرانەکان دادەخرێت و ئایا لەمەدا کازمی مەبەستی لایەنی سەدرەکانە کە تا ئێستا بەشداریان لە هیچ کۆبوونەوەیەکدا نەکردووە؟ بەشەشی ئەو پەیامەی کازمی بێگومان بۆ لایەنی سەدرەکانە و خۆتان دەزانن لەسەر داواکاری و بەسەرپەرشتی مستەفا کازمی دوو کۆبوونەوەش لە بەغدا کرا لە نێوان لایەنە سیاسیەکان بەڵام هیچ ئەنجامێکی ئەو تۆی نەبووە و تەنها گفتوگۆیەکی با بڵێن کراوە لەسەرەوەی کە چۆن بتوانێت ڕێگە چارەیەک بدۆزێتەوە پرۆژەیەک حازر بکرێت بۆ بدرێتە سەدرەکان بزانن لەسەر چ داواکاریەکانیان چیەوە چۆن بتوانن لەگەڵیان بگەنە ئەنجامێک بەڵام تا ئێستا وەکو باسم کرد سەدرەکان دەرگایان داخستووە و من بۆ خۆم خوێندنەوەی خۆم پێم وایە ئەوەی کە ئێستا هەیە ئەوەیە کە هەردوو لە سەدر داوای هەڵبژاردنێکی تری پێشوەخت دەکات و هەنجی سوارچێوەی هەماهەنگیش تەبعاً لاریان نییە لەگەڵەوەن ئەو هەڵبژاردنە بکرێت بەڵام لەسەر زمینە سازی هەڵبژاردنەکە ناکۆچی و جیاوازیان. بەڵێ باشە کاکاوە دەنگ و باسیش بڵاو بۆتەوە کە هەوڵێکی ڕژد و چڕیش دەدرێت تا ئەندامە دەست لە کێشاوەکانی ڕەوتی سەدر بگەڕێننەوە بۆ پەرلەمانجا پرسیارەکە لێرەدا ئەوەیە هەوڵێکی لەو جۆرە دەبێتە چارەسەریان قوڵبوونەوەی زیاتری قەیرانەکان هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی یاساییشەوە. بەڵێ ئاگادارم کە هەوڵێکی وا هەیە دەیانەوێت دەریسەیەکی یاسایی دەستوری بۆ بدۆزرێتەوە کە دادگای فیدرالی قسەیەکی تێدا بکا و پەرلەمان دەست لە کارکێشاوەکانی سەدر بگەڕێنەوە بەڵام من بۆ خۆم پێم وایە سەدر و سەدرەکان ئەمە ناکەن و جارێشتر ناگەڕێنەوە پەرلەمان تەنها پێداگری لەسەر داواکاریەکانی خۆیان دەکەن کە دەیانەوێت هەڵبژاردنیشتر بکرێت بەڵام ئەو هەڵبژاردنەی کە دەکرێت دەیانەوێت ژمارەی کورسەکانیان زیاد بکەن ئەویش بەو شێوەیە کە هەم ئەو یاسایی کە ئێستا هەیە بەو یاسایە هەموار نەکرێتەوە کە چوارچێوەی هەماهەنگی ئەویان دەوێت حکوومەتەکەی کازمی بمێنێتەوە و ئەم ستافەی ئێستای کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن هەمان ستاف بێت پێیان وایە بەو شێوە دەتوانن ژمارەی کورسەکانیان زیاتر بکەن و دواتر بتوانن لەگەڵ هەندێک لەوانەی کە هاوپەیمانیان لەگەڵ دەکەن بە
ئەو حکوومەتە پێک بهێنن کە داوای دەکەن و بانگەشتەی بۆ دەکەن ناوێن لێناوە حکوومەتی زۆری نیشتیمانی. بەڵێ کام محمود محەممەد ببوورە ئەندامی پەرلەمانی پێشووی عێراق و هەروەها چاودێری سیاسی سوپاس کە لەگەڵماندا بووی. پێشهاتین هەرێما کوردستانە عێراقی کەتنە ژێر کاریگەریە ڕوودانی نەهاین کو di navxweya Îranê de dibin di çendîn aliyan de ew karîgerî bi çi awayîne hûrkarî lê cem peyamêrê dengê Amerîka li gelmiyan Dilşad Enwerin Dilşad em kate baş li ser bûnî hizb û hêzekanî Kurdî Êran li nav herêmî Kurdistanê Iraq de diyar e تهران پەیامێکی داوە وردەکاری لای تۆیە ئەتوانی چی بام پێ بڵێ؟ دەخیل بێگومان بە پێی و زانیارانەی کە ئێمە لە بەرپرسانی هەرێمی کوردستانەوە دەستمان کەوتووە کە چەند ڕۆژێک لەمەوبەر تەهران لە ڕێگەی عێراقەوە کە وەفدێکی سەربازی عێراقی هاتوونەتە هەرێمی کوردستان و پەیامی ئێرانیەکانیان گەیاندووە بەوەی کە ئەگەر هێزە کوردیەکانی ئێران لە ناوچە سنووریەکان بمێننەوە و چالاکی ئەنجام بدەن ئێران هەڕەشەی ئەنجامدانی هێرشی زەمینی بۆ سەر ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان کردووە و بەپێی ئەو زانیارانەی کە ئێمە دەستمان کەوتووە حکوومەتی هەرێم و بەرپرسانی پارتی و یەکێتیش بەجیا حیزبە کوردیەکانی ئێرانیان ئاگادار کردوێتەوە کە ئەگەر ناوچە سنووریەکان جێ نەهێڵن ئەوە هەرێمی کوردستان تووشی گرفتە بێ و وەڵامی هێزە کوردیەکان بۆ هەرێمی کوردستان ئەوە بووە کە ئەوە ناتوانن لەم کاتەدا ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان جێبهێڵن چونکە ناوخۆی کوردستانی ئێران بە دۆخێکی تایبەتە تێپەڕێ و ئەگەر بێت و لەم کاتەدا ئەوان ناوچەکە جێبهێڵن ڕوبەڕووی ڕەخنەی گەورە ئەبنەوە بەڵام دوجار بوو بەرپرسێکی باڵای هەرێمی کوردستان کە ناوەکەی لای ئێمەیە وەفدێکی هێزە کوردیەکانی ئێرانی بینیوە و بە ئاشکرا پێی وتون کە ئەگەر بێتەوە ناوچانە جێنەهێڵن ئەوە ناوچەکانی ئەمە ڕوبەڕووی مەترسی و هێرشە بێتەوە و کەمێک لەمە بەر قسەم لەگەڵ بەرپرسی پەیوەندیەکانی کۆمەڵی زەحمەتکێشانی ئێرانە کردە و باسی لەوە کرد کە بەڵێ لەلایەن بەرپرسانی هەرێمی کوردستان کە لە ناوچە سنووریەکان کاربەدەستن ئاگادار کراونەتەوە کە ناوچەکە جێبێڵن بەڵام ئەو ئاماژەی بۆ کرد کە هێشتا هێزەکانیان ماوە بەڵام زیاتر لەسەری نەچوو باڵێن ئاماژەی بۆ نەکرد کە ئایا چۆڵێکەن یاخودنا باشە دشت ئەو هشداریە جیاوازی دەکرێت لە نێوان لەو هشداریدا لە نێوان لایەنە سیاسیەکان یان مەدەنیەکانی ئەوانە کە لە هەرێمن و هێزی چەکدار یان شار هەمویان وەکو یەک حساب دەکرێن. دەخیل ئەمڕۆ بێگومان لە هەرێمی کوردستانە ئاگدارن کە چالاکوانێکی ژنی نزیک لە پەکەکە لە سلێمانی کرایە ئامانجۆ کەمێک لەمەوبەر لە ناوچەی شارباژێڕی نزیک سلێمانی ئۆتۆمبیلێکیش لە ڕێگەی درۆنەوە کراوە ئامانج کە دەوترێت سەر بەگەیلاکانی پەکەکەن و هەر ئەمڕۆ بەرپرسی پەیوەندیەکانی کۆمەڵی ئێران باسی لەوە کرد کە زانیاریان پێگەیشتووە کە ئێرانیش ڕەنگە لە ناوخۆی هەرێم بجوڵێک بە تایبەتی لە بەرامبەر چالاکوانە سیاسیە کوردەکانی ئێراندا و دەستەوەستان نەبێ و ئەوانیش دەست بکەن بە تەسفیەکردنی چالاکوانە کوردەکانی ئێران لە نێوخۆی هەرێمی کوردستاندا بۆیە لە ئێستادا دۆخێک هاتووەتە ئاراوە لە هەرێمی کوردستان کە هیچ ناوچەیەکی هەرێمی کوردستان بۆ چالاکوانە سیاسیەکانی کوردانی تورکیا و ئێرانیش ئەتوانم بڵێم هیچ ناوچەیەک ئەمان و سەقامگیر نییە و بە تەواوەتی ئەوان ئێستا لە دۆخێکان کە ترسیان لەوە هەیە کە چالاکوانە سیاسیەکانیان بکرێنە ئامان وەچی لەلایەن تورکیاوە وەچی لەلایەن ئێرانەوە تیرۆر بکرێن بۆیە لە ئێستادا ئەو دۆخی کە هەیە هەموو حزب و لایەنە کوردیەکانی ئێران چالاکوانە سیاسیەکانی خۆیان ئاگادار کردوێتەوە کە لەمە دووە ئاگاداری زیاتریان هەبێ و خۆیان بپارێزن لەبەرەوەی ئەگەری ئەو هێرشانە بۆ سەریان لە ئارادایە و هاوکات بەرپرسی پەیوەندەکانی کۆمەڵە ئەوەشی بە ئێمەوت کە ئەوەشی پشتڕاست کردەوە کە ئێران هێزی هێناوەتە ناوچە سنووریەکانی هەرێم و ئەو مەترسیەشی نەشاردەوە کە ڕەنگە هێرش بکاتە سەر هەندێک ناوچە. لایەنەکانیش دەڵێن لایەنەکان هەربەت ئەوانە کە لە هەرێمی کوردستانی عێراقن دەڵێن کە ئەوانە لە کوردستان لە هەرێمی کوردستانی عێراقەوە پەلاماری هێزەکانی ئیران نادن بەڵام دڵشە دەمویست باسی ناوخۆی عێراق بکەم کە دوێنێ دەزانین کە خۆپیشاندان بووە و لە چەند شارێکی عێراقی و خۆپیشاندران شەڕیان کردووە لەگەڵ هێزەکانی حەشدی شابی ئەمە تا چەندی کاریگەری ڕووداوەکانی ئێران پێوە دیارە.
بەڵێ دەخیل بەرپرسانی باڵای عراقی کە من قسەم لەگەڵا کردوونەوەن پێیان وایە کە ئەمەی شەوی ڕابردوو لە بەسرە و هەندێک پارێزگای خواردی و عراق گوزەراوە کە شەڕ کراوە بەرامبەر بە هێزەکانی حەشدی شعبی ئەوان پێیان وایە ئەمە لە ژێر کاریگەری خۆپیشاندان و ناڕزایەتەکانی ئێراندایە بە تایبەتی ئەوانەی کە شەوی ڕابردوو زیاتر با بڵێن ڕوبەڕووبوونەوەکان لەگەڵ هێزەکانی حەشدی شعبی بوون کە هێزی حەشدی شعبی ناسراون بەوەی کە نزیکایەتیان لە ئێران هەیە و ئەجەندای ئێران لە ناوخۆی عراقا جێبەجێ ئەکەن بۆیە چاودێرانی سیاسی لە عراقا پێیان وایە کە ئەم خۆپیشاندان و ناڕزایەتیانەی لە ناوخۆی ئێران ئاگوزاری ئەگەر بێت و دەرەنجامێکی هەبێ و ئەگەر بێت و خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی نێو ئێران قوڵتر و ئاڵۆستر ببێت ڕەنگە کاریگەریەکانی لەسەر عراق و لەسەر یەمەن و لەسەر سووریا و لوبنان و هەندێک ناوچەی تر زیاتر ببێت بە تایبەتی با بڵێن خەڵک و شەقامی ئەو ناوچانە کە پێیان وایە ئەوەی کە ئێستا لە ناوچەکانی نەگوزەرێ بە شێوەیەک لە شێوەکان هۆکارەگەی گەڕێتەوە بۆ جێبەجێکردنی ئەجەندای ئێران لەلایەن هێزە چەکدارەکانی سەر بە وڵاتانە هەموویەوە بۆیە چالاکوانانی سیاسی عراق و چاودێرانی سیاسی پێیان وایە بێگومان ئەوەی کە ئێستا لە ئێرانە ئاگوزەری ئەگەر تۆختر و ئاڵۆستر ببێتەوە و ئەگەر بێت و درێژە بکێشیە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر شەقامی عراقی بە تایبەتی شەقامی شیعیە بێ بە تایبەتی هەر دوێنێ تەنها ئەوە ڕووی نەدا بەڵکو لە ڕوومادیش بە پێی و زانیارانەی کە بڵاو کراونەتەوە وێنەی سەدام حسێن بڵاو کراوە هەڵواسراوە لە هەندێک ناوچە بۆیە بێگومان ئەمە لەژێر کاریگەری ڕووداوەکانی ئێراندایە. دڵشاد ئەنوەر پەیامنەری دەنگی ئەمریکا لە گەرمیان سوپاس. زۆر سپاس بێوش. پشکەکانی کۆمپانیای بانکی هەڵکی سەر بە دەوڵەتی تورکیا ڕۆژی سێشەمە بە ڕێژەی لە 8 دیکە بەرز بوونەوە دوای ئەوەی دادگای باڵای ئەمریکا ڕەزامەندی دەربڕی لەسەر گوێگرتن لە هەوڵەکانی ئەو بانکەی کە قەرز دەدات بۆ دوورکەوتنەوە لە تۆمەتی تاوانکاری بەهۆی ئەوەی گوایە یارمەتی ئێرانی داوە لە خۆدزینەوە لە سزا ئابوووریەکان. لە کۆتایی ڕۆژی دووشەمە ئەو پشکانە نزیکەی لە 10 بەرز بوونەوە دوای ئەوەی بۆ یەکەم جار هەواڵ لەبارەی بڕیاری دادگاکە سەبارەت بەو دۆسەیە کە پەیوەندیەکانی ئەمریکای لەگەڵ تورکیای هاوپەیمانی ناتۆدا گرژ کردبوو بڵاو بوونەوە. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرنه. دوشەمە سەرۆکی ئەمریکی جۆ بایدن سەردانە پۆرتۆریکۆ کرد بۆ کوژنی زیک زیانە باڕۆڤ ئافایۆنا ببینە وی سۆزدان کۆ حکومەتاوی وانە ji bîr nake di hewlin nû avadankirinê da 5 salan piştî bihêztirîn barova Mariya li gir avê dayî. Dehan hezar kes hişta bê av û ke herepmane du heftiyan piştî barova Fiona li gir avê dayî. Not ji sedê ji elektrîkê vegeriya ji bo nêzîkî 1,5 milyon xelkê gir avê lê hêşta 137,000 kes lê herêmên başûr û rojavayî wê gir avê di tariyê de mane. Ava xwarinê jî nageha 66,000 xelkê wê. Barova Fiona elektrîk ji 3,2 milyon xelkê wê herêma Emerîkî birî bû. 44 ji sedê ji xelkê wê di jêr hêla hejariyê de dijîn. زریانی ئێن لە هەفتەی ڕابردوو بە تەواوەتی هەموو باشووری ئەمریکای گرتەوە. سەرۆک جۆ بایدن و خانمی یەکەم جیل بایدن سەردانی ئەو شوێنانە دەکەن کە زریانەکە کاری تێکردوون. زانیاری زیاتر لەم راپۆرتی دەنگی ئەمریکادایە. زریانی ئیەن ڕۆژی چوارشەممەی ڕابردوو گەیشتە وشکانیەکانی فلۆریدا وەک یەکێک لە بەهێزترین زریانەکانی کە تا ئێستا لە ئەمریکا تۆمار کراوە. نزیکەی 2,5 ملیۆن کەس لە ژێر فەرمانی چۆڵکردندا بوون. وەک زریانێکی پلەی 4 پۆڵین کراوە ئیەن بە بەردەوامی بەرەو باکوور بە خێرایی 240 کیلومتر لە کاتژمێرێکدا هەڵی کردبوو. لافاوی بە دوای خۆی داهێنا زیاتر لە 2 ملیۆن خانوو بازرگانی لە فلۆریدا کارەبایان لێبڕا. ڕان دیسانتس پارێزگاری فلۆریداوتی پێی دەچێت ئاسی زریانەکە لە هەندێک ناوچەدا بۆ سەروی 3.5 متر بەرز بوو بێتەوە. ڕۆژێکش بە دوایدا سەرۆک جۆ بایدن لە بارگای دەستگای بەڕێوەبردننی فریاگوزاری فیدرالی یان فیماوە قسەی کرد. دەشێت ئەمە کوشندەترین زریان بێت لە مێژووی فلۆریدا. ژمارەکان هێشتا ڕوون نین، بەڵام گوێبیستی راپۆرتی سەرەتایی دەبین کە ڕەنگە زیانێکی بەرچاوی قوربانیانی هەبێت.
هەوڵەکانی فریاگوزاری فیدراڵی و ناوخۆیی بەردەوامن، بەڵام بەڕێوەبەرایەتی بایدن دەڵێت هێشتا زۆر زووە بۆ ژماردنی گیانلەدەستدانەکان کە ڕێڕەوی زریانەکە پێشبینی نەکراو بوو تا تەنها چەند کاژمێرێک پێشگەیشتنی بە وشکانی. ئەمە ڕێگایەکی درێژخایەن دەبێت بۆ بژاندنەوە. خەڵکانێکی زۆر هەن کە زیانیان پێگەیشتووە. بەڵام ئێمە هەروەها دەزانین کە ئێمە هێشتا چالاکانە لە قۆناغی گەڕان و ڕزگارکردن داین و هەڵ دەدەین دڵنیابین لەوەی کە ئێمە هەموو ئەو کەسانە هەژمار دەکەین کە لە ڕێڕەوی زریانەکەدا بوون و بە هەموو ماڵێکدا تێدەپەڕین بۆ ئەوەی دڵنیابین لەوەی کە هیچ کەسێک بەجێ نەمێنێت. یاسا دانەرە کۆماریەکانی فلۆریدا کە زۆر جار لەگەڵ بەڕێوەبەرایەتی بایدن ناکۆکن ستایشی هەڵمەتە بەهێزەکانی گەڕان و ڕزگارکردنی فیدراڵی و ناوخۆیان کردووە. وەڵامی فیدرالی لە ڕۆژی یەکەمەوە زۆر ئەرێنی بووە وەکەوەی هەمیشە لە ڕابردوودا بووە. ئێمە سپاسگوزارین بۆ ئەوە فیما بە هەناچووی سەرەکی لە ویلایەتەکاندایە. لە ڕێخسی ویلایەتەکان و پاشان ویلایەتەکان بە فیما دەڵێن ئێمە پێویستمان بەم شتێ و بەو شتە هەیە. ئەوە ئەو پرۆسەیە کە ئێمە لە ئێستادا کاری لەسەرەکەین، بەڵام ئەوە کۆکردنەوەیەکی نەئاساییە لە یەکەکانی سوپا پاسەوانی کەناراوەکان. مەبەستم ئەوەیە بەکارهێنانی هەموو سەرچاوێکی فیدراڵی کە بەردەستە، نەک تەنها لە ڕێگەی فیما بەڵکو لە ڕێگەی دەستگاکانی تریشەوە. یاسادانەران زۆرێک لەو ناوچانەی کە زۆرترین زیانی زریانی ئیەنیان بەرکەوتووە بە کۆی گشتی زیانێکی بەدەر لە ڕزگارکردن ناودێر دەکەن. ئیەن بە دوای زریانی فیۆنادا ڕوویدا کە لەم دوایەدا ناوچەی پۆتۆریکۆی سەر بە ئەمریکای گرتەوە. لەم هەفتەیەدا سەرۆک جۆ بایدن و خانمی یەکەم سەردانی ئەو ناوچانە دەکەن. شایان پاشا بۆ راپۆرتی ئارش عەرەبسەدی دانی ئەمریکا. و ئیرۆ سێشەمەی خانە ژێریە پەرلەمانی رووسی دەنگدا ji بۆ پەسەندکردنا بڕیارە لە کاندنا 4 هەرێمên ئۆکرانی بە ئەردێ رووسی و پشتی 7 مەهên شەڕیک و تێدا هێزین رووسی ئەو هەرێم داگیرکردنا دێ جڤینا ئیرۆدا ئەنجومەنی فیدرالی رووسی بە تێکرایە دەنگدان لە کاندنا هەرێمên دۆنسک، لوهانسک، خێرسۆن و زاپۆریژا یەن ئۆکرانی بە رووسیاوە پەسەند کرد. ئەف دەنگدانژی پشتی دەنگدانە دۆ یا دوو مابوو بە هەمان مەبەستی. و لە گۆڕا لێکۆلینên ئەسۆشیێتد پرێس و وێنەین سەتەلایتی یەن PBS دیار دەبن ku رووسیا گەنمێ ئۆکرانی ji wan herêmên dagirkirî bi qaçaxî digehîne benderên rojhilata navîn. Raporteka dengê Amerîka. لێکۆلینێکی ئاژانسا ئەسۆشیێتد پرەس و PBS بناوێ فرۆنتلاین ئۆپەراسیۆنێک قاچاقچیاتیە ئالۆسک و ji aliyê Rûsya ve birêve diçe tomar kiriye. Ku manifestên sexte û fêla deryayî bi kar aniye بۆ dizîna dexlûdanê Ukrayna ku bi kêmî ve bi bihayê 503 milyon dolaran e. AP û Frontline dîmenên satelaytê û datayên radyoya deryayî bi kar anîn bۆ şopandina dehan keştiyan. Ku dexlûdanî ji deverên dagîrkirî yên Ukrayna dibin benderên rojhelata naverast, Moskow ev tomete bi newehî û bêbingeh binav kir. Ku ji aliyê bazirganên zengîn û kompaniyên dewletî Rûsyayê û Sûriyayê ve tên encamdan. Hindek ji wan rastî cizayên darayî ji aliyê Amerîka û Yeketiya Ewropa hatine. Ji bo ku em nîşan bidin operasyona qaçaxçiyê çawa kar dike, me bal kişande ser sê keştiyan. Keştiya Mikhail Ninaşev, Fîdor û Leodîsya. Keştiya Mikhail Ninaşev berî şerî ji aliyê peymankarek dewletî ya berevaniya Rûsyayê ve hate kirîn. Ev kompaniya ji ber kûçekên deryayî difrotin û dijî Ukrayna bi kar dihatin hate cizakirin. هەمی بازرگانên genimî nihanî geranin ji ber ku rengê beyî û tu bizanî bi kirîn û firûtina dexlûdanî tu harîkariya şerê Rûsya dikî. û gelek ji van bazirganên kelûpelan lê civîna kompanyên freneteweyî ne ku bingeha wan li Amerîka û Brazîl û seranserî cîhanê hene yan jî kompanyên navxweyî ne. Ji ber vê yekê gelek layenên peywendîdar hene ku dibe piştgiriya vê yekê nekin. Di dema geştekî asayî de di naverasta meha şeş de keştiya nenişîv ya 170 mîtran dirêj bi rêka satelaytê hat dîtin. Li gorî Inco Terms manûfêz diristin gelek hêsane. Divê ku diyar bikin kanêbar ji ku derê tê, çi têda ye û wê kî vehere. Divê rewşa taybetî de ez bêjim ev sextekariyên me van manûfêstan da dîtine ku Îran û Venezuela dikin yek digirin û her wisa Rûsya jî dike. Her wesa wêneyên satelaytê û data nîşan didin ku keştiyên bariyên mezin li ber avên Rûsî bi keştiyên biçûk ve girê didin.
و گەنمی ji her du benderên Rûsya û Qirmê vediguhêzin. Pişra ev keştiya vî genimî dibin Mesrê, Libya û Iraqê. Hêlîn Sindî, dengê Amerîka. و دەخیل پێشەوەی کۆتایی بە بەرنامەکە بێنین دەمەوێت ڕایبگەینین کە کاتی ئەوەیە کە خەڵاتی نۆبڵ ئیتر دەستی پێکردو و پێشکەشەکرێت و هەر ئەمڕۆژ سێ زانا پێکەوە خەڵاتی نۆبڵیان بۆ فیزیا بردوتەوە. بەڵێ لە ڕۆژین داهاتی ئەمێ بەتەر زانیاریە لە سەروان و لەسەر کەسێن دین و نۆبڵێ وەردەگرن بێ چەندێژی داوێی تێ بە بەرنامە کورد کۆنەکشن خۆدا حافیز کاتێکی خۆش.